کۆچی دوورێت بە یەکجاری وەتێکنەوە دیسان باران بەریادی من چاوی ئارامت لێکنەوە وا دەڕۆی تو ئەم جارایان کۆچێکە بێگەڕانەوە جێم دەێڵی بە تەنهایی دڵ بە ناسۆر و ژانەوە وا دەڕۆی تو قەت نایێڵی یادێکی من لەگەڵ تا بێ بەبێ ئەوەی وشایەکی بێنازیشم بە دڵ تا بێ. دەستخۆش مامۆستا بینەرانی عزیز ئێمە شەو لە ئینستیتوتی زەینەبخان لە کوێن لە پاڵ چیاکانی باواجی و هەی بە سوڵتان بە میوانداری کۆمەڵە میوزیسیانێکی دێرینی شاری کۆیە. مامۆستاوا بزانم ئەوە یەکەم ئامادەکردنی گۆرانی و میوزیکت بووە وا بزانم هەر شعرەکەشی کاکە ساسانیە. بەڵێ ئەوە ئەو کات پێکەوە تەڵەبە بووین ئەو شعری دەنووسی و من یەکەم ئاوازم و ئاوازە بوو کە لە ساڵی 1970 یەکەم ئاوازم بوو کە دامنا ئەو پەیوەندیەمان هەبوو کە لەگەڵ شعر و ئاواز و لەگە کاک ساسان و تا ئێساژ و پەیوەندی هەر بەردەوامە بۆ شێوەی کە هەبووە. مامۆستا هەمووش گەنج بووینە 17 ساڵ و 18 ساڵی بەڵام هەم ئاوازەکە جوانە هەم شعرەکە شعرێکی زۆر زۆر جوانە ئەمە هەر دەستخۆش کە بەوەی دەست پێکرد هەر هاوڕێتێکی دێرین و هاوڕێی تەمەن و هەروە دەستمان پێکرد. مامۆستا بەس وا بزانم لە ماوەی بەڕێز لە ماوەی تەمەنت چەند جار تیپت داناوە مەسەڵەن تیپی مێرد منداڵان بوو دوای بووە تیپی حاجی قادر دوای تیپی ڕەوا دوایش ئێستا کۆمەڵی هونەرە جوانەکان دوای هەوڕێیانی ئارامی بەردەوامی مامۆستا بەڵێ بە بەردەوامی تیپی مۆسیقا باوەجی لێ ئەندام بەڵێ بەردەوامیش لە دوو وشەی شعری خۆماڵی و شعری جوان دەگەڕێ و کە ئاوازی بۆ دانێ بەتەکید بڵێ وانە بڵێ ئەو من لە ساڵی هەشتمە هەولێر ینی ئەوەی جگە جیالەوەی لە کۆیە لەگەڵ کۆمەڵک هاوڕێی تەمەن کە ئێستا دەبواە زۆریان لێرە بانایە بەڕاستیوانەی کاری هوەری و کاری ئەدەبی زۆر تێکەڵاوی بووین ئەم یەکەم جار بە شێوەکاری دەستم پێکرد دوایە شانە و مۆسیقام تێکەڵ کرد شانۆگەریمان دەکرد کاک سامان و کاک ڕاست هەر لەگەڵمان بوون دواتر یا خولیاکەم زیاتر خستە سەر مۆسیقا و کەوتینە سەر ئەوەی کە لە هەشتا لەگەڵ تیپی مۆسیقای باوازی ئالەتە ڕتمیەکانم لێ دەدا دواتر لە ساڵی 85 کۆتایی 85 سەرەتای 86 ئەوانە لەگەڵ مامۆستای خوالێ خۆشم سەردار ئەحمەد یەکەم وانەی مۆسیقای پێگوتم کە لە مرکز شەبابی ئەو کاتی سنتەری گەنجانی ئێستاکە. مامۆستا سامان هەر بەڕێزت لەگەڵ مامۆستا ئارەزوو مامۆستا ڕەوەزی پێکەوە بینەوە نیە؟ بەڵێ بەتەکید من یەکە و ناسینی مامۆستا ڕەوەز لە پۆلی چاری ئامادەیی بوو ئەو کاتیوان لە مرکز شەبابی ئەو کات خولی مۆسیقایان هەبوو مۆسیقایان دەژەنی دیار بوو مامۆستا سەردار بە ڕەحمەت بە ئاگاداری کردبوونەوە لەوەی کە کەسێک دەنجی خۆشەیانەوەیە بتوانن بیهێنن لێرە با بەشداری بکە. منش بە سوودفا و ڕۆژی لە پۆلێ دانیش بووم گۆرانیم دۆگۆ کەسی لێ نەبوو چۆڵ بوو مامۆستا ڕەوەز بۆ سوودفەی کرد هات گوتی دەنگت خۆشە مەتی پێشیوامان هەیە لێ دۆ نایی لێوێ بەشداری بکەین. مامۆستا لەبیرتە چ گۆرانیەکەت دەگۆ؟ بەڵێ مەقامێکی هونەرمەندی خاڵی خۆش بوو سعیدی قەندی بوو ئەو کاتی بەناوی ئەو بڵاو بووە خادری سەیاحی ئەو مەقامە بوو لێوێ گوتم کاگڕەوەز جێی لێ بوو هەر لەو ڕۆژیەوە لە دوایەوە چوم پەیوەندیم پێوەکردن وەکو گۆرانی بێژ وەکو کۆرس بیدایەت وەکو کۆرس دوای وەکو گۆرانی بێژ مامۆستا سەردار هەموو ئەوەی کە لەوێ بوو بە گۆرانی بێژ و بە کۆرسۆ دایم حەزی دەکرد هەمووی فێرە ئالەتێکی مۆسیقیبی ئەمنەو کاتی لە خۆم زۆرم حەز لە ئامیری گیتار و ئەوە بوو بۆ خۆی نایەکەی خۆی هینادایە دەستم گوتی دەبێت و فێرە نایبی فێرەشم شاڵبی بەڕێزشت فێرە نایبووی بەرێ فێر بووم ماوەیەکی زۆر لەگەڵوان بەشداری هەموو سالاشیەکانمان دەکرد
ئەدی لۆ پێت نییە ئەستەلو ئەوان هەموو شتی خۆیان پێ عودە و عتاری ماوەیەکی زۆر لیدا ئیبراهیم ماوەیەکی زۆر لیدا ئیبراهیم مامۆستا زوو هینابووی ئەو زمبوشەوەش نەوەڵا هاتیم پێش بەرنامەکە هەمووشتمان حاضر کرد بۆ دوای تەماشا دەکەین سیارەکەم قێزانەکەم بردیتی والەتەکەم پێ نییە ماوە گوزر بۆ ڕاست دەکەیت مامۆستا ڕۆژان ئەتوش هەر پۆلی چوا بووی و دەست پێک لەگەڵ ئێمە پۆلی سێ بووین دەستمان پێکرد 86 هەر لە هەمان دەورەی مامۆستا سەردار بە ڕەحمەت بی بەڵام پێشەویژم مامۆستا ئارەزوو تقریبان یەک گەڕەچین لە گەڕەکی بەفریقەندی گۆڕپانێکی هەبوو لە گۆڕپانەکەەوە ماڵیان لە سەرۆتر بوویمە لە سەرۆتور بنەوەی یەکترمان دەناسی بەڵام دوای ئەو دوو گەڕەکە نوێیە کە گەڕەکی زەمەیەی گردی و گەڕەکی زەمەی کە پیان دەگوت لێکدا بڕیان بەڵام لە خولەکە ئێمە یەکترمان گرتەوە لەوێ ئەو یەکگرتنەوەی کە پێشتر هەممان بوو کە یەکترمان دەناسی یەکترمان گرتەوە و مامۆستا سەردار وەگەوەی کە برادران جەماعەت باسییان کرد بە ڕەحمەت بی هانی دەداین زۆر بە جوانی من بۆ خۆم هەر حەزم لە ئامێری گیتار بوو یەک ئەوەی زۆر جوانی شە بوو مامۆستا سەردار دەیگوت حەستان لە چ بوو ئەوەی هەر بژێرم حاوەلە مەکەن باز بدەم بۆ ئامێرەکی کە ئامێرەکان زۆر بوون دەگوت ئەو ئامێری کە دەست دای تۆ بابە لەو ئامێرە پێش بکەوی واز لە ئامێری تربینە مەسەر مەچوە سەر ئۆڕک مەچوە سەر درامز مەچوە سەر ساز مەچوە سەر کەمان کام ئامێرە هەر بژار بە ئەو ئامێرە بە من هەر حەزم لە گیتار بوو ئەو کاتە لە هەمان دەورە لەگەر برادران ئامێرەکەم هەر بژارد و تا ئێستاش بەردەوامین بە تایبەتی لەگە مامۆستا ئارەزووی لە زۆر بۆ ئەوەکان لە تیپی مۆسیقای حاجی قادر و ڕەوا و کۆمەڵێنە جوانەکان و تیپی مۆسیقای باوازی و هاوڕێیانی ئارەم بەردەوام هەر پێکەوە بووین مامۆستا ئارەزووگەر ملاحەزەی شتێکی بکەی زیاتر کۆی ئەستا بوویتە مەڵبەندی شعر و هونەر و بزانە لە سەرەتاوە مەسەن خەڵکی دیدایان بە لۆ تۆپی پێ بزانە سەرەتاوە مامۆستا سەردار ئەحمەد خوا ئافریکا بزانە ئێوەی ڕاهێناوە لەسەر شتەچی کە مۆرچی کۆی پێوەیە بەڵێ کۆیە هەز دەکەم هەر لە ناوەڕۆک و لە بنەڕەتدا ئەو مۆسیقای هەر تێدا هەبووە ئەو حەزی گۆرانی گوتن و ئەوەی هەر تێدا بوو ئێمەش هەر لەو ژینگە پەروەردە بووین و ئێمە لەسەر ئەو بنەمایە ئیشمان کرد کە ئێستا ئێمە بە هەمان شێوەی مامۆستاکەمان خەڵک پێدەگەێنین تەلەبە پێدەگەێنین و دەمانەوێت جێگرەوەمان هەوی لە داهاتوو ئەوانیش بکەین بە مامۆستاینەوەکانی داهاتوو و کۆیە ئەو شتە بنەڕەتی لە ڕەتسەڵەکەوە دەتوانم بڵێم کە دیوەخانی ئەمیناغای ئەختەر گەورەترین مەدرسە بووە دەتوانم بڵێم لەسەر تاسەری کوردستان خەڵک بۆی هاتووە و ئیشی تێدا کردووە و ئەو مۆرکە لەوێەوە هەز دەکەم دروست بۆ و بە کۆیەوە پەیوەستە و بەردەوام پەرەی پێدەدرێ و بەردەوام پەرەی پێدەدرێ و ئیزافاتی لەسەر دەکرێ و ئەو ئاوازانەی کە داش دەندرێن هەز دەکەم ئەو مۆرکیان هەر پێوەیە دەستخۆش مۆرکێکی کۆی خۆی زۆر جوان مامۆستا سامان ئێستا بەڕێزت کە حەز دەکەی ئێستاش گەنجەکان وەکو جاران حەزیان لەیە مەسەڵەن لەو بۆ خۆی ئەرێ وەڵای هەیە گەنجی ئێستاش گەنجی زۆر زۆر بەتوانە هەیە بەڵام بەداخۆ مەسەمە تۆ گەرسابی و کاتی بکەی ژمارەی دانیشتوان و گەنج و لەگەڵ ئێستا ژمارەکە زۆر 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 زیاتر و ئەوەیە یعنی بەدەیان سنتر و ئەوە تاویزیەوە ناکاتەوە هەوێسا خۆشبەختانە ئەمە بە خۆمان هەموو منداڵەکانمان ئێستا هەمووی ژەنیارن ئەوانش برادرن بەڵێ زۆر زۆر برادرن هەمویان ینی تاسیراتیمە بەسەر منداڵەکانی شەوە هەیە هەمووی هەریەکە ئالە تێک دەژەنێ وەکو حەزی خۆی نەک لەگەڵ تیپ مامۆستاڕەوەز ینی ئەنگۆ ماوەکی زۆر درێژە ماشەڵڵا پێکەوەن بیرۆرێکی خۆشم لەو بژێرەوە لە کاتی عدادی وەچی دەلێ لە کاتی ئامادەیی ئێستا وڵای بیرەوەری خۆش زۆر زارد مەسن لە ئەوەکان بیوەری خۆش درویدا بە دانێت شامژێرمە وڵا مەزموعی زۆر خۆشیە بەڵام یەکیان لە داستانی بەیانمان پێشکەش دەکرد یەکەم ئاواز بوو کە سەعاتی بوو ئاوازەکەری مامۆستا ئارەزووی بوو خوارێ خۆش بە تا سعات دەگوێت ئەو کاتە لە بۆ تیپی ڕەوا لە هەولێر ئیشمان دەکرد من سۆڵۆمە بوو سۆڵەکەی خۆم لێدا و وەتەرەکەی ئاخری پسا میەکە سی بکەین بەردەوام بینەوانە ناچار بووم کرمە باس بە باز وتەرەکانی سەرەوە ئیشەکەی خۆم ڕوان و ئەوانە ئیدی من وتم لەوانەیە ئێستا خەلەکی زۆرم دروست کردی بەڵام خۆشبەختانە لە
دوای ئەوەی بابرین کە ئەوە بوو دیار مامۆستاوریا ئەحمەد بە مامۆستا گوتبی زۆر باسەکە زۆر ئەوەکەی خۆش کرد بوو کە لە بەرنامەکەشدا نەبوو لە ئیشەکەشدا نەبوو جارێک شتریان لەگەر مامۆستا جەبار هەر لە کۆمەڵی نوێر جوانەکان لەسەر مەسرح بووین یەکەم دەستپێکمان مۆسیقا بوو مۆسیقاکەی کاک دڵشاد محەممەد ئەوەی مامۆستا دڵشاد ئەوەی بەڵێ کاک جەبار دەستمان پێکردوون لە ڕیتمی یەکەم سێر ئەوە ڕیتم بوو ڕیتمی یەکەم و ڕاوەڕاست و ئەوەی سێمان خێرا دەبوو ڕێکەم و دۆمان پێشکەش کرد لە سێم شقەک هات کاک جەبار خۆی مشەوەش نەکرد گوتی ببورن سرپەڕی سرپەڕی و دەستی کەمانەکەی کاک ئاراز جەلال جوباری لە تەنیشتی بوو کەمانەکەی گرت و ئەوەکەی مشقاکەی تەواو کرد بێ ئەوەی بی دوایە هاتینە خوارەوە ئەوانە خەڵک دەیان گوت سرپەڕی چێت زر چیە کەمان زسری هەیە کاکە شتە سپیکە لەسەرەوە وەتەرەکانی لەسەر بەستراوە جستی پێدەرن نیتمان نادە سەر بپەڕی ناریمانە مامۆستا ئارەزوو ئەمن ملاحەزەی شتێکم کردیا مۆرچی مامۆستا تایر تۆفیقی زۆر بە کۆیەوە دیارە دەنجی لە ئاستی باری تۆنە لە مابینی باس و تینۆرە با بڵێن توێژینەوەکەم با بڵێن لە کۆلی ژوونەرە جوانەکان لە سەر تایر تۆفیق بوتوانە دەنجەکانی تایر تۆفیق لە ڕووی ئەکادیمیەوە دەنگەچی تێدایە هەندێک حاڵەتی ئەوەی تێدا تایبەت زۆر تایبەت و لە توێژینەوەکەی زۆر بە جوانی دەستنیشانم کردیە بەڵام تایر تۆفیقیش با بڵێن قوتابی ئەو ژینگە قوتابی ئەو شتانەی کە گوتوویەتی هەمووی لەناو ئەو مۆرکە هەڵهێنجاوە ینی هەندێک ئاوازی هەیە خۆی دایناوە ئاوازەکان هەست دەکەی تەواو کۆینە تەواو مۆرچی کۆیان پێوە دیارە بەو ئەوەی کە ئەگەر لە ئاوازەکانی پێش و سیر بکەی هەست دەکەی لەوێن دەرێ زیاتر شتی هەڵهێنجا و شتی وەرگرتووە کە ئەو مۆرکەی پاراستووە و ئێمە خەڵکی تریشمان هەیە جیا لە تایر تۆفیق مەسەلەن مەلا ئەسعەدا بۆ نمونە سێوەیە مەلا کۆرەیە ینی ئەوانەش ئەو مۆرکیان هەر پێوە دیارە بەڵام لەبەروەی تایر تۆفیق ڕۆشنبیرتر بووە توانای دەرچوونی لەو سنووری کۆیە هەبووە و خۆی بەغدا و گاندیتە ئیزاعی کوردی دەنجیوی ڕۆیشتووە دەنادڵنیام ئەگەر لە بۆ نمونە مەلاکۆرە کە مەولودی دەخوێن ئەگەر بتوانی بە تەواو پەرەی بە گۆرانی گوتندابایە لەوانەیە وەک تایر تۆفیق دەردەکەوت سێوە جوانترین نمونەی گۆرانی بێژی کوردە لە هەر چار پارچەی کوردستان تۆ بتوانی بە چوار مەقام بتوانی بێ ریزی باشترین گۆرانی بێژەکانی وڵاتێک نەتەوەیەک یەک لە گۆرانی بێژە هەرە یەکەمەکان بی ئەوە خۆی گەورەترین ناسنامەیە لە بۆ ئەوەی کە و ئەو شانەی ئەو بەکارهێنە ئەو شێوازی ئەو گۆرانی بێ کەس پێش ئەو نەکردوێتی نەتوانیتی بیکە دەستخۆش مامۆستا سامان بیرۆریم دەوێ بیرەوەری وڵی مشکلە ئەوەیە لەوانێت سەر تەلەڤیزیۆن نەبی باشم دەنم بیرۆرە سێنوی دەکەی یەکسەر وڵای ترەمە هەموو ژیانمان بێکەوە بە ینی هەموو ژیانمان بە تایبەتی ئەو کاتانێکەوە ماڵیان چوو هەولێرێ ئەمە لێرە کە دەچوینە هەولێر بیزات خێزانیان تێک هەڵبوون ینی شەو لە ماڵی یەکتر دەماینەوە ئەو داهاتە کوێ لە ماڵی یەکتر لە ماڵی ئێمە دەماوە ئێستاش برایەکانی لەگەڵمە هەروەک مامۆستا ئارەزووان برایەکانی من لەگەڵی هەروەک ئەووان ئیدی و فترێکە لە هەولێرە بوو زۆربەی کات کە دەچوینە هەولێری هەموو ژیانمان پێکەوە بە تایبەتی لە مەڵبەندی ڕۆشنبیری سەردەم ئەو کاتە لە حمامی قەڵاتێ بوو زۆربەی کاتەکان لێ بوو لە بۆ خولی مۆسیقا و یادگاری و دانیشتەکان و هەموو شتەکانمان لێ هەر پێکەوە بۆ نازانم بە خۆت گۆرانی شت گوتێ هیچ زیادگارێکت نییە لەوەی مەسەلەن جسرێک پەڕیبی وەڵی برێم چی نازەم شتێکی وام بەخەیاڵدا نایە مامۆستا ڕەواز بەڕێزت یادگاریان بەڵێ وڵای جارێک لە فندق بووین
ئێمە شەو درەنگ بوو دەستمان کرد بە گۆرانی و ئەوە و کاکسامان و هەموو برادرانەوە وەڵحاسر فندقەکەمان دەهات شێوێنین دیار مامۆ سەرداریش هات بۆی بێدەنگمانکە یەک لە خوێنکارەکانی کە لەگەرمان بوو ناویش ناوی سەردار بوو کە لە دەرکەیدا ئەمەژ ناو گەرمەوەی خۆمان بوو مامۆستا ئارەزوو یەک لە برادران گوتیان چییە ئەوش گوتی سەردارم ئەش گوتی هەتیم سەردار وازمان لێبینە کڕ گوتی سەردارم کە گوتی سەردارم ئەمە زانیمان مامۆستا هەمووی غاریدا هەمووی خۆی هەمووی بێدەنگ بوو خۆی خۆی خستە بن جێگاوە ئەوە یەکمان دەرکەمان کردەوە گوتی ئەوها بێدەنگ بن هاتین و ئەوەش خۆش بوو ئەبە شێوەی لە ئێمە لە 89 لە تیپی مۆسیقای حاجی قادر کاسێتێکمان تۆمار کرد بەڕاستەکە زۆربەی ئاوازەکان مامۆستا ئارەزووی بوو هونەرمەندێکی تازە برێنگۆرانی بێژ تازە پێگەیشت بوو ناوی ئیسماعیل شەیدا بەڵێ ئەو ئێستا لە ئەڵمانیا دەژی ئەو گۆرانیەکانی سڕی و تەزیلەکی ئەو بکرەکانە بوو هەر لە هەولێرە کڕی بوومان مامۆستا ئارەزوو کڕی بوو هینا و دەستمان کرد بە تۆمارکردن و نارمانە بڵاوکردنەوە لە ناو شار بە یەک جار براو بۆ لە هەولێر و لە سلێمانی و لە کۆیە و خۆشببختانە لە بەغدا ڕادوی بەغدای وەرگیرا لە ڕادوی بەغدای وەرگیرا ئێمە لە پۆلی ئێستا دەرنەچوین لە برینسانەوی ئەوانە سەعاتەکەیان پێ گوتیان سەعات نە 11 بوون شتە چوا بوو جێمان پەخش دەکرێت لە ڕادوی بەغدایە گۆرانێکە ئەمە لە پۆل بووین مامۆستا علی بەڕەحمەت بی علی کوردی علی مستەفا مامۆستای کوردی مامۆستایکی زۆر کوردپەروەر بوو یەک لە برادرەکان گوتمان کاکیان گوت ئەگە شاگردتان هەبوو ئەو ڕادوێ نازانم چۆن هینابوومانە مەکتەب ڕادیۆ گچەکان قیسارە گچکەکان مامۆستا لەوە بوویمە لە جەمە ڕاگربووە ئەوش لە پەنجەرەی گۆرانیەکەی لە بۆ ئەڕستکردین کە ئەوە بوو مامۆستا علی ئەوە بگوتیەوە چی گوت مامۆستا وڵای ئەوە شتەشی ئەوها یەکەم گۆرانیمانەوە بۆ شێوراوەوە زۆری پێخۆش بوو ئەگەر لە بیریشم بی گۆرانێکە ئەگەر میلت لە گۆرانەکە گۆران هیچ لەبیرە لەو گۆرانی کۆپلەکسە ئەگەر میل لە دڵ دەرکەم غەریبی کۆی دڵبەر بم ئەگەر ساتێ لە یادم چی لە چی زەخمیەش دەربم گەدایی کۆی جانانە بە شاهی عالەمی نادەم گەدایی خۆشرا بۆ من لە شاهی گەرم خەیەربم ئەوە شەر وەکو خۆشەویست مامۆستا وەبزانم ئەو کاسێتە حاجی قادر و هیجری و حاجی قادر و هیجری و ساسان عونی و شەفیق بەیان بەڵێ یادی بەخێر چت لەبیرە لەوەی مامۆستا کە تۆمارتان دەکرد کە شتێک مەسەن شارەکەت لە کاکساسانی وەرگرت بیرەوەریەکی خۆشێ ئەو کاتی ئەوانە ئەو عیلاقاتانی با بڵین کە باسی شعر و ئەدەب و ئەوانەمان دەکرد و ئەوانە یا کاکساسان شعرەکانی دەینا ئەوە باشەوە باشە ئێرە بگۆڕە ئێرە ئەو هادێ بکە ئەو پەیوەندیانە زۆر ڕۆحی بوون زۆر شتەکی سادە و بێغەل و غەش و بێ ئەوە بوو ئێمە کە لە ناو ستۆدیۆ ئەوانەمان تۆمار دەکرد طبعاً ستۆدیۆکە ئەوەندە گچکە بوو حەزمان لێ بوو دوو ئازف سێ ئازفی دیکەشمان لەگەڵ هەموو گەنج بووین ناومان لێنا بە هەمومان وابزام دوو مایکمان هەبوو شەر حەف ئازف بوو ستۆدیۆەکە ئەوەندە گچکە بوو ئەوەندە ئەوە بوو هەمومان ئاوا چوو بووینە پاڵێک تۆمارکردنی وەگەستانە بوو کە سۆ بۆ خۆی خەتی خۆی بکاتن و ئێستاش لە بیرما دوو سێ ئازفمان لەگەر بووم با بڵێن ژەنیار و ئانەویش حەزیان لێبوو لەگەڵمان بن فەقیران ئەوان هەندێک زار لە دەرێ ڕادەوەسان ئەمە لە ژوورێ سیرترین مەنزەڕەژەوە بوو ئەوەندە گەرمیش بوو ئەوەندە ئەوە بوو زۆر جار بە فانیلەی عەلاگە و بە شۆرتەوە لەنا ئەوەی ئەو جا دەهاتی نێندرێ هەر هەموو قەلبمان ئارەقە بوو یعنی ئەوە یەک لەو حاڵەتانە بوو کە با بڵێن زۆر ئەوە یادگارێکی خۆشی لە لای من بەجێ چەرچەند
معاناتەکی زۆر بوو ئەو کاسێتەش ماوە بزان بە 2 ڕۆژیات 3 ڕۆژ ئەویش چی کاتی دەوام ینی 4 سعاتی ئەو یەک کاسێتی 1 سعاتیمان بە خلالی 10 سعاتی هەشتراک بیانەوە هەشتراک بە حەب ئاوازیان ئیم بوو یەکەچیان کاتیکا کیوا تەزجیلی کرد مارگای دابان ئەو لە بۆی تەزیلکردین ئەو فەقیرەی چوو بە پشت دەرکەکەی ئەویش لە ستۆدیۆیەکەی هەر لەویش لە ستۆدیۆکەی ئەوە کەش لە ناو ستۆدیۆیەکەی بوو با بڵین تەزجیلەکەش حاڵەکی زۆر خراپمان هەبوو یەک لە یادگاریانە بابی جەرمۆ خۆش بەمە پێکۆشانۆشمان کردیە لە مەکتەبێ لە بەبوونەی نەورۆزە شانۆگەری کاوەی ئاسنگەرمان کرد کاکسامان یەک لە کوڕەکانی ئەوەی بوو کاوەی ئاسنگەر مامەستا ڕۆژ وابزانن پاسەوانی زوحاچی بووانە ئەمەش ئەم کاوەی ئاسنگەر بوون و سین و شتەکە و دەرهێنانەکەش هەر خۆم بووم ینی چەکوچەکی ئەوەی هەیە چەکوچی کە ئەوەی کاشی ئەوەکان لاستیقەکان ئیتر ئەوەندە بە حەماس و بە ئەوە کەوتبووینە ناودەورەکەی ئاخیری ئەوە کاوە چەکچەکەی لەسەری زوحاچی دەداتن و ئەو زوحاک دەمریوانە ئەوەندە حەماس گرتبووی من ڕێک بەڕاستی لەسەری ئەو کوامدا بەڕاستی بەربەوە بوراوە وەڵا کاکە هەستە فەقیرەی زۆر ئازاری پێگەیش ئەوەش یەک لەو حاڵەتانە بوو کە دوای ئیتر بووە نوکتە پاشی ساڵەکی دیگۆ دەزانی ئێستاشیرم دێش فقط زاکردنەوە ناو دەورەکە عەفو قسەش دەکا ئەمە لەوێ تەوقاتێکم لێ دەدرێ لە پرۆڤە لە کاتی ئەوە تەوقاتەکەیان زۆر بە سەبریەوە بەکاردێنە دیسان لە کاتی لە تەوقاتێکیان لەمدا ڕێکسەرم سووە حەماس زوحاک لێ سەلامەتەکە مامۆستاڕەوەز بەر لە بچینە بەشی کۆتایی بەرنامەکەمان ئەو هاوڕێتێ جوانەی چۆن وەسف دەکەی بە چەند وشەیەک وڵی ئێمە تەبێ هاوڕێتەکەمان ڕۆحیە ئەوە لە هەموو شتێکی گرنگترە نای ڕوحمان پێکەوێنە زۆر جار خەڵک لە ڕێگا بەمی گوتێ کاک سامان چۆنی گوتی کاک ئارەزوو چۆنی نایوا ڕوحیەک وا تێکەڵاو بووە شتێکی وا جوانی دروست کردیا کە ئەتووا تێکەڵبی ڕنگ و ڕوو هەتا ناوەکەشت تێکەڵ بە تووشیان گوتیە کاک سامان بەڵێ ئەو حاڵەتە هەبوو ئەوانە ئەمە برادرە چکەشمان لەگەڵە کاک سەفین سەبا ئەویش هەر لەگە خۆمە بۆی بەرنامەکە با بڵین جێ ئەوەی نەدەبوو ئەویش لێرە وەکو ستۆدیۆیەکەی گچکەم دەنادەبووە ئێستا ئەویش لێرە بە ئەو بەنسبەت ڕێز و خۆشەویستیمان بوو مامۆستا لە کۆتاییدا چمان پێشکەش دەکەن من ئێستا بەرنامەکەی کۆتایی دەینم بە دی و خۆمان شتێکی جوانم لەسەر کۆیە دەوێ ئینشاءالله بینەرانی عزیز بەم گۆرانیە خۆشەی لەسەر کۆیە دێنە کۆتایی بەرنامەکەمان تەندروست بن ئەی شارەکەم ئەی شارەکەم کۆی قشت و خەنجیلانە ئەی شارەکەم ئەی شارەکەم کۆی قشت و خەنجیلانە بۆ پێشەوە تا باوازی پاسەوانی ژوور سرد بێ بۆ پێشەوە تا حەمامۆک بە کوڵگۆرانیت بۆ بڵێ کۆیەی چیا و گوڵاڵە سوورە و ڕاشەبە کۆیەی چیا و گوڵاڵە سوورە و ڕاشەبە بۆ پێشەوە بۆ پێشەوە بۆ پێشەوە بۆ پێشەوە